بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. سوپاس و ستایش بۆ خوای گەورە کە دەرفەتی داین بگەینەوە خزمەتان لە درێژەی بەرنامەکانی ڕۆشنایی. ئەم ئەڵقەیەمان ئەڵقەی 34ە کە دیارە هۆکارێکی دیکەی گەورە و کاریگەری گەیشتن بە دینداری و موسڵمانەتی ڕاست و ساغ بریتە لە پاراستنی تەمەن و جەستە و زانست و ماڵ و سامان کە ئەمە تەوەری ئەم زارەمان دەبێت لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی باپی زانە و ویرمەند. یاخوا بەخێر بێت جەنابی مامۆستا. سپاس ئێوەش بەخێر بێن مامۆستا ژیان. وەک گوتم دیارە هۆکارێکی دیکەی گەورە و گرنگ لە موسڵمانەتی ڕاست و ساغ پاراستنی تەمەن و جەستە و زانست و ماڵ و سامانە. جا لە سەرەتا و پێناسەی بابەتەکە ئەم بابەتت هێناوە، بەڵام لەگەڵ ئەوەدا باست لەوە کردووە کە خوا سوبحانەهو وەتەعالە هەموو ئەو ئامراز و هۆکارانەی ئێمە پێیان لە تاقینەوەی خوا دەردەچین بۆی ڕەخساندووی. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. مامۆستا محەممەد ئەو بابەتە لە فەرمایشتێکی پێغەمبەر وەرگرتووە صلى الله عليه وآله وسلم، واتە ئەوە کە مرۆڤ دەبێ تەمەنی جەستەی و زانستی و ماڵ و سامانی لەو چوار ڕۆوە ئاگای لە خۆی بێ، چکە لە هەر کام لەو چوار ڕۆوە لێ دەپرسرێتەوە. ئەوە لەو فەرمایشتەی پێغەمبەر وەرگرتووە صلى الله عليه وآله وسلم کە بە چەند بێژەیەک هاتووە، بەڵام زانانی فەرموودەنا سەنەدەکان بەگشتی بەڕاست یاخود بەلایکەم بە باش داناواتە بە سەحیح یا بە حەسەن. دەقی فەرمایشتەکە ئاوایە دەستپێکەوە فەرمایشتەکە بڵین کە پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام لا تزول قدم عبد يوم القيامة، لە بێژەیەکی دیکەدا هاتووە لن تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن 40، لە بێژەی دیکەدا هاتووە حتى يسأل 40 تێدا نەهاتووە 40 بەڵکو هەر یەکسەر فەرمیوتی عن عمره فيما أفناه وعن جسمه فيما أبلاه، لبيجيدي كذا هاتوا عن شبابه فيما أبلاه وعن علمه فيما عمل فيه وعن ماله من أين اكتسبه وفيما أنفقه. وكو قلتم بچند بيجيك هاتوا بلام أما معنى كيدي واتل الروجي دوائدا دوبي هيج بنديك بەولاولادا ناچن. لا تزول قدم عبد، يعني لن تزول دووپیەکانی بەولاولادا ناچن، دەبێت لە بەردەم دەرگای دادگای خۆی پەروەردگاردا بوەستێندرێ، بوەستێ بەولاولادا ناڕوە هەتا لەبارەی ئەو چوارسەوە پرسیاری لێ نەکرێ. یەکەم لەبارەی تەمەنیەوە فيما أفناه، تەمەنەکەی لە چیدا بەڕێ کردووە. ئێمە هەمومان لەم سەرزەویە لەم ژانە خاکیەدا تەمەنێکمان پێدەدرێ، سەرەتاکەی دەزانین بەڵام نازانین کەی کۆتایی دێ، لێمان دەپرسێتەوە. ئەو دەسمای ئێمەیە، سەرمایی ئێمە بریتێ لەو تەمەنە. ئەوەندە ساڵە، هەر ساڵە 12 مانگە و هەر مانگی 4 هەفتەی و هەفتەی 7 ڕۆژە ئەوەندە سەعات و ئەوەیە لەبارەی تەمەنەکەمان لێمان دەپرسێتەوە. وعن جسمه فيما أبلاه، جەستەشی لە چیدا ڕزاندووە، پیری کردووە، وردە مرۆڤ کە دەکەوێتە تەمەنەوە ئەو تین و تااقەت و هێز و پێزەی جارانی نامێنێ، ئەو جەستەی لە چیدا پیر کردووە، لە چیدا بەکاری هێناوە. وعن علمه فيما عمل فيه، لەبارەی زانستیشەوە، ئەو زانستی کە پێت دەدرێ شارەزا دەبی چەندت کار پێ کردووە. وعن ماله، لەبارەی ماڵ و سامانەکەشی فيما اكتسبه وكيف أنفقه، چۆنی وەدەستێناوە و لە چیشدا خەرجی کردووە. ئەمە کۆی بڵێن ئەو فەرمایشتەیە کە من کۆی ئەو ئاڵقەیەم لە مسلمانی ڕاست و ساقچێدا لەسەر بنیات ناوە. دا پرسیارەکەی جەنابەت لەوە بوو، لەوەی کە هەموو ئەو ئامراز و هۆکارانەی کە خوای گەورە
مسلمانی پێتاخی دەکاتەوە آه. فەراهەمی هێنا وەکە پێشیان لە تاقیکردنەوەی خوا دەردەچێت. بەڵێ ئەگەر تەماشا بکەین پێش هەموو شتێک خوا سوبحانەوە وتەعالە پێنج هەستەکانی پێداوین، هەستی دیتن و بیستن و بۆنکردن و تامکردن و دەست لێکوتان. بەڵێ تۆ لە ڕێی پێنج هەستەکانەوە لەگەڵ واقعی دەرەوەی خۆتدا مامەڵە دەکەی. خۆی پرگەر ئەو پێنج هەستەی بە ئێمە داون، ئایا هەر ئەو پێنج هەستە هەن؟ دەگونجێ زۆر هەستی دیکە هەبن، بەڵام ئێمە لەم واقعی ژیانی ئەم سەرزەویەدا کە تێدا دەژین پێویستیمان بەو پێنج هەستە هەیە. پێویستیمان بە چاو هەیە، هەستی بینین، شتەکانی پێ ببینین، بەگوێ دەنگەکانی پێ ببیستین، واروەها هەستی بۆنکردن بۆنەکانی پێ بکەین، و هەستی چێشتن تامەکانی پێ بکەین، و هەستی دەست لێکوتان شتەکانی پێ بزانی، زبری و ڕقی و توندی و ئەوان. ئەگەنا دەگونجێ هەستی دیکەش هەبن، دەگونجێ هەستی دیکەش هەبن، بەڵام خوای پەروەردگار ئەوەندەی بەبەست زانیەوە، بە کافی زانیوە بۆ ئێمە. لە دوای پێنج هەستەکان کە مرۆڤ بۆیە بەوان دەستم پێ کرد، چونکە مرۆڤ بەر لەوەی کە هێزی عەقڵ و تەحلیل و لێکدانەوە و ئەوانەی بەکاربێنێ، پێنج هەستەکان بەکاردێنێ. دوای ئەوە خوای پەروەردگار هێزی هۆش و گۆشی بە ئێمەدا و عەقڵ، کە ئەو پێنج هەستانە بەکاردێنێ، عەقڵ زەخیرەیان پێکۆ دەکاتەوە، شتەکانیان پێکۆ دەکاتەوە، واتە بینراوەکان، بیستراوەکان، بۆنکراوەکان، تامکراوەکان، دەست لێدراوەکان، یعنی المەرئیات بەعەرەبی، والمەسموعات والمەشمومات والمەذوقات والمەلموسات، ئەوانە هەمووی بەو پێنج هەستانە کۆ دەکاتەوە و عەقڵ بەکاریان دێنێ، وەکو کەرەسەیەکی خاو لە بەردەستیدان. لە دوای عەقڵ خوای پەروەردگار هێزی دڵ و دەروون و ناخیشی بە ئێمە داوە، هێزی فیتڕی، كل مولود يولد على الفطرة، واتە ئەمە پەیوەندی بە عەقڵەوە نییە، پەیوەندی بە ناخی مرۆڤەوە هەیە، فیتڕەتی مرۆڤ. و لە دوای ئەوە خوا هێزی وەحی دێنێ، توانای وەحی بە ئێمە داوە کە لە ڕێی پێغەمبەرانەوە عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام وەحی دێ، و بۆ مرۆڤەکان بەگشتیش توانای خورپە و خەونیشی پێداون. بەڵێ ینی الئیلهام والرؤى، ئەوەش یعنی دەشوبهێنە وەحیەوە، ئەوە تەوان بۆ هەموو خەڵکن، بۆ مسلمان و نامسلمان. یعنی لە ڕێی هەموو ئەو هەستانەوە، لە ڕێی هەموو ئەو هێزانەوە ئێمە دەتوانین ڕاستیەکان بدۆزینەوە، دەتوانین مامەڵە بکەین لەگەڵ دەوروبەرماندا، و دەتوانین خوا بناسین سوبحانەوە وتەعالە، پێغەمبەر و ڕازگۆیی پێغەمبەران بناسین بزانین، و لە ئاین و بەرنامەی خۆی پەروەردگار حاڵی بین، چاکەکان بزانین، خراپەکان بزانین، حەڵاڵەکان، حرامەکان، زیان بەخشەکان، سوود بەخشەکان. ئێمە لە ڕێی ئەو هێزانەوە، لە ڕێی پێنج هەستەکانەوە، لە ڕێی عەقڵەوە، لە ڕێی ناخ و فیتڕەت و دەروونەوە، و لە ڕێی وەحی خوای پەروەردگارەوە، و هەندوو جار لە ڕێی خەون و خوورپەوە. زۆر کەسەیە من خەڵک هەبووە مولحید بووە، هاتووە بەرەو وتێتی وەڵای مامۆستا من خەونێکم بینی خوای پەروەردگار هیدایەتیدا، ڕاست هەبوو وتێتی وەڵای من جارێک شتێکم بینی، شتێک هاتە دڵمەوە، یەکمەوەی ئیلهامی مەلایکە بووە ئینشاءڵڵا، لەوە گەڕامەوە. یعنی ئەوانە هەمووی هەیە لە ڕێی ئەو هەستانەوە مرۆڤ خوای پەروەردگار وای لێ کردووە کە بەکاریان بێنە بۆی لە تاقیکردنەوەی خوا لە ژیانی سەرزەویدا کە بۆی داناوە لێی دەرچێت. باش جا مامۆستا دێنێ سەر بەرهەم و شوێنەواری پاراستنی تەمەن و جەستە و زانست و ماڵ و سامان، کە لەوێ باسی کردلەوە کردووە کە دنیا بەقەد خۆی کاری بۆ بکرێ و قیامەتیش ڕۆژی دواییش بەقەد خۆی. جا ئەو بەرهەم و شوێنەوارانە چین کە ئێمە تەمەن و جەستە و زانست و ماڵمانی پێ بپارێزین؟ بەڵێ مرۆڤ ئەگەر ئاگای لەو چوارانە بێ، ئەلبەتە لە فەرمایشتەکەی پێغەمبەردا صلی الله علیه وسلم ئەو چوارە هاتوون کە زۆریش گەشتگیرن، یعنی هەڵبەتە لە هێندێک لە بێژەکانی فەرمایشتەکاندا لە زیاتی عن جسمه فەرموویەتی عن شەبابه فيما ئەبلاه،
گەنجێتی ئەگەر مرۆڤ ئاگەی لە جەستەی بوو جەستە واتە هەر پێنج شەستەکان و هەموو تواناکانی کە بە مرۆڤ دراون ئەگەر ئاگات لە جەستەکەت بوو جموجۆڵ و هەڵس و کەوتەکانت بە تەرازوی شەرع هەڵسەنگاندن و لە خۆ قسەت نەکرد لە گوێت بۆ هەموو شتێک نەگرت هەموو قسەیەکت وەرنەگرت بەرە هەموو شوێنە هەنگاوت نەنا حساب و کتابت کرد بۆ هەست و هەڵوێست و هەنگاوەکانی خۆ دۆکو مە لە کتێبی ڕێگای ساڵحبوون و بەرەخواچووندا باسم کردووە کە کاتی خۆی و ئێستاش لەگەڵدا بێ چاکانی ئومەت ساڵحانی ئومەت چاودێری هەموو سەرنجەکانی خۆیانیان کردووە لە حەڵات سەرنج دەداتە چی بۆ تەماشای دیمەنێکیان نەکردووە کە قەدەغە و حەرام بێ بوێنە بەنسبەت پیاوەوە تەماشای ئافرەت بکەیان ئافرەت تەماشای پیاو یا عەوڕەتی ئەوە و حسابیان کردو بۆ بیسراوەکان مەسموعات لە هەموو شتێک نەبیستی گوێ بۆ هەموو قسەیەک نەگری هەموو قسەیەک وەرنەگری هەروە حسابیان کردو بۆ لوقەمات پاروەکانیان بۆ کەلیمات وشەکانیان ئەمجا بۆ مەسەڵەن بۆنکراوەکان ئەمە وەکو جەستە و دوای لە ناخی خۆتدا بەڵکو دەوێت حساب بکەیت بۆ خەتەڕاتیش و بۆ خەیاڵەکانیش بۆ خولیایەکانیش چونکە سەرنجام دوای ئەو خولیا و خەیاڵ و خاتیڕانن کە دەبنە عەزم و دەبنە نیەت و دەبنە بڕیار لە دڵ و دەرووندا ئەوە کە خوای پەروەردگار لە ئاەتەکانی پێش کۆتایی سوڕەتی ئەلبەقەرەدا ئاماژە دەکا لای دەفەرمێ لله ما في السماوات وما في الأرض وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە خوایە سبحانه وتعالى و ئەگەر ئەوەی لە دەروونتاندا هەیە دەریخەن یا پەنهانیکەن خوا لێ پرسینەوەتان لەسەری لەگەڵدا دەکا کە ئەمە هاوڵانی بەڕێزی پێغمبەر صلى الله عليه وسلم کە لە صحیح بوخاری مسلم داتووە و عەبدوڵای کوڕی عەباس خوا لە خۆی باوی ڕازی بێ دەجێڕێتەوە دەڵێ کە ئەم ئاەتە دابەزی هاوڵان چوونە خزمەت پێغمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئەژنۆیان دانیشتن وتیان ئەی پێغمبەری خوا فەرمانی پێکردوین بە نوێژ و بە ڕۆژوو بە سەدەقە و بەچی هەمومان ئەنجام داوە بەڵام ئەمەمان بۆ جێبەجێ ناکرێ فەرمی بۆ ئێگوتیان ئەوە زۆرشتمان بەدڵدا دێت خوا دەفەرمی ئەوەی بەدڵتان دادێ دەریخەن یاخود پەنهانیکەن خوا لێتان دەپرسێتەوە لەسەری پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی دەتانەوێت وەکو خاوەن کتێبەکان بڵێن سەمیعنا وعەسەینا ئەوە بیستمان بەڵام سەرپێچیمان کرد وامەڵێن بڵێن سەمیعنا وئەطەعنا غوفرانەکە ڕەبەنا وئیلەیکە المەصیر ئەوانی جوایان گوت ئەمجا عەبدوڵای کوڕی عەباس خوا لە خۆی بابی ڕازی بێ دەڵێ دوای خوای پەروەردگار ئاەتی دوای نار دەخوار لا یکەلیف الله نەفسا ئیلا وسعها لها ما کەسبت وعەلەیها ما اکتەسبت دەڵێ ئەم ئاەتەی دوایی واتە ئاەتی ژمارە 286 لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی ژمارە 284 فەنەسەختها نسخی کردەوە کە هەندێک لەو زانانی کە باسی ئەوە دەکەن قورئان ناسیخ و مەنسوخی تێدایە کە لە لای منەوە شتێکی مەرفوزە و من لەو تەفسیرەی خۆمدا باسم کردووە و کتێبی چێشم لەژێر چاپە بە ناوی هیچ ئاەتێکی مەنسوخ لە قورئاندا نیە باسم کردووە کە ئەمە هاوڵان خوالیان ڕازی بێ وشەی نەسخیان بەکار هێناوە هاوڵان و شوێنکەوتوانی هاوڵانیش بە معنای تایبەتکردنی گشتی یا بەندارکردنی ڕەها تەقیید المطلق تەخسیص العام یا بە معنای پلەپلەیی یا بە معنای ڕوونکردنەوەی شتێکی کە ناڕوون بێت تەبیین المجمل بەواتانە هەموو شتێ نەسخیان بەکار لێرەدا خۆ ئاەتەکەی پێشی لا نەبردراوە وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله هل شوێنی خۆیەتی بەڵام ئەوە کە دەفەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها خوا ئەرکدار ناکە هیچ کەس مەگەر بەوەی لە توانایدا هەیە ئەم ماناگشتیەی کە لە ئاەتی 284دا هەیە ماناگشتەکەی چییە؟ ئەوەی کە تۆ شتێک کە بە دڵت دادێ چاک یا خراپگە خراپ بێ پەنهانێکی ئاشکراکە خوا لەسەری لێت دەپرسێتەوە
ئەوە ماناگەشتێکەتی ئاەتەکەی دوایە کە دەفەرمی خوا ئەرێکدار ناکە هیچ کەس مەگەر بەوەی کە لە توانایدا هەیە ئەتۆ لە تواناتدا نییە بیرۆکەیەکی خراپ بەدڵتدانەیە وایە لە تواناتدا نییە خاڵتیرێکت بەدڵدادێ بیرۆکەیە خولیایەک بەڵام لە تواناتدا هێنێکەیە بڕیار کە کردت بە بڕیار خوا لێت دەپرسێتەوە لەسەری عەزمت لەسەر جەزم کرد بۆ وێنە کەسێ ڕقی لە کەسێک هەڵدەستێ دەدڵ خۆی دەڵە دەیە بیکوژم بەڵام دوایە ئەو کاتی دڵگەرم داهاتندا دوای سار دەبێت و شەیتان بەدڵی داهێنا چەند جار وها بووە وڵای شەیتان دەڵێ وا بکە ئێوە فعلا شەیتان دەخاتە دڵت وەکو خوڕپەیج وەسوەسەیەکی خراپ بەڵام دوایی کابرا کە سار دەبێتەوە لی پەشیمان دەبێتەوە ئایا خوا خەتڕەکەی لەسەر دەنووسێ لە بەدڵی داهاتووە مادام نەیکردوتە بڕیار نەخێر چاو کەواتە مەبەستی عەبدوڵای کوڕی عەباس خوا لە خۆی بابی ڕازی وەکو هەم ڕوونکەروانی قورئان دەڵێن نەسەختها واتە خەسەسەتها ئەم ئاەتە 286 ئەو چەمکە گشتی لە ئاەتی ژمار 284 داهاتووە تایبەتی کردووە واتە کە دەفەرمێ یحاسبکم به الله یعنی ئەگەر دڵتان لەسەر بیرۆکە و خولیای خراپ چەسپاند عەزمتان لەسەر جەزم کرد خوا لێتان دەپرسێتەوە خراپەکەت کردبێ یان نەکردبێ شو حديث پیغمبر عليه الصلاة والسلام إذا هم العبد بسيئة يا بحسنة فريشتا أوش كبدليش الدادة ديزانن أجر عزمي خود جزم كل سخرة بيك بابو شد نكره خوابو دنوسه ما دام بريار الدابة لسري جاخو هرواي ساقماني خراب يا حسد أخو كبرهيز ناكا بس ضلي لضلي ده بيخش أو شاكل فلان كز لابشة هو حسده الحسد تمنو زوال النعمة عن الغير خۆزگە خواستنی لاشوونی چاکێ لەوی دیکە پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام إياكم والحسد فإن الحسد يأكل الحسنات كما تأكل النار الحطب لصحيح مسلم دعاتوه خۆتان لە حەسوودی و لە ئیرەیی دوور بگرن حەسەد چاکەکان لا دەبا وەکو چۆن دار ئاگر داران دەسووتێنێ حەسەد وەکو گوتم بەدڵداهاتنە خۆ بەزلگری من كان في قلبي مثقال ذرة من كبر لا يدخل الجنة هیچی لە هاوڵان هەر کەسێ بەقەدەر تۆز قاڵە یا دەنکە خەرتەلێک خۆ بەزلگری لە دڵدا هەبێ ناچێتە باشت هیچی لە هاوڵان گوتی پیا و پێی خۆشە پێڵاوی جوان بێ و پۆشاکی جوان بێ فەرمووی إن الله جميل يحب الجمال الكبر بطر الحق وغمط الناس لە صحیح بوخاری مسلم داهاتوە خوا جوانە و جوانی خۆش دەوێ هەموو جوانیەک لەخوادایە هەموو تەواوێک لەخوادایە سوبحانەوە وەکو بۆ خوا شایستەیە بەڵام خۆ بەزلگەری بریتێ لە ڕەتکردنەوەی حەق ڕەفزکردنی کە دەزانی حەقە و بەکەم تەماشاکردنی خەڵک ئەوە خۆ بەزلگریە ئەو خۆ بەزلگریەیە کە ئەگەر یەک تۆز قاڵت لە دڵدا هەبێ ناچێ بەهەشت یعنی چی بزانی خوا وای فەرمووە کەچی ڕەفزیکەی خەڵک بەکەم تەماشا بکەی ئەوەیە کە ڕێت لێ دەگرێ بچێ بەهەشت ئەگەر ناپێت خۆش بێ پۆشاکت جوان بێ و پێڵاوت جوان بێ و جوان بێ بەرچاوی خەڵکو بە شان و شەوکەت چێ ناشەرعی تێدانی ئەوە جا مەبەستمەوە کە ئەو گوناحانەی کە مرۆڤ دڵی خۆیان لەسەر دەچەسپێنێ خوا لێ دەپرسێتەوە لەسەری بەڵام خاڵتیرێک بە دڵت دادێ زوو تێپەڕ بەڵکو دوای لێ پەشیمان یاخود هەر حسابی بۆ ناکەی دەڕوا هەر گوناحێک بە دڵت داهاتوتەوە ئەوە بە تەئکید نە سزای لەسەر و نە لێ پرسێنەوەی لەسەر مامۆستا گیان زیادە ڕۆویکردن یاخود کەم تەرخەمی بە هەردوو لایدا لە بابەتی پاراستنی تەمەن و جەستە و زانست و ماڵ و سامان چۆن مامەڵەی لەگەڵ بکەین جاوە من هەر باسی ئەوم کرد کە جەستە ئەگەر تۆ ئەگەر خۆت بپارێزی هەر باسی ئەوم کرد ئەگەرنا جەستەت بپارێزی تەمەنت بپارێزی و دوای زان و زیانیاریەک شارەزایە کە هەتە دیسان بیپارێزی لەوە کە کاری پێنەکەی هەروەها ماڵ و سامانیش بیپارێزی لەو چۆنی پەیدا دەکەی و چۆنی خرج دەکەی زێدە ڕوویکردن تێیدا بەتایبەت لە ڕووی جەستە و تەمەنەوە زێدە ڕوویکردن ئەوەیە کە تۆ بێنی زۆر خۆت عەزیەت دەی لە ڕووی جەستەیەوە یا مەسەن تەمەنەکەت
هەمووی بە باریکە ڕێک دابڕۆی وەکو هەندێک لە عوباد و زوهات کاتی خۆی وایان کردووە و ئەبوو حامیدی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ زانایەکی زۆر گەورەی ئیسلام بووە و خەڵک زۆر لە کتێبە ناودارەکە ئیحیا و علومی الدین زیندووکردنەوەی زانستەکانی ئاین زۆر بەهرەی وەرگرتووە بەڵام هەندێشتی تێدا هەیە کە وەکو بڵێ ئەبوو حامیدی غەزالی لە کاردانەوەی کۆمەڵگای ئەو کاتەی مسلماناندا کە بریتێ بۆ لە زێدە ڕۆیکردن لە سەرگەرمبوونی عیش و نۆش و لایەنی جەستەی و خواردن و خۆراک و پۆشاک و ئەوانە ئەو لایەکەی دیکەی گرتووە هەمیشەش ئەو شتانەی کە کار و کاردانەوەیان تێدا دەبێت زێدە ڕۆیی کۆمتەرخەمیان تێدا دەبێت لەوێدا هەندێشتی تێدا هەیە کە لەگەڵ ڕوحی ئیسلامدا ناگونجێ گومانی تێدانە و هەندێک شوێنەوار و هەندێک بەناو فەرمودەشی هێناون کە یا هەڵبەستراون یاخو بێهێزن جا هەندێک کەس ئەوە دەکەنە بیانوی ئەوەی کە لەو دەریا پڕگەوهرەی ئیحیا علومالدین خۆیان بێبەش کردووە بەڵام گومانی تێدانە کە ئەبوو حامیدی غەزالی خۆ نەیگوتووە کاکە ئەو کتێبم داناوە بۆ فەرمایشتان لەوێدا بگەڕێن نا ئەو کتێبەی داناوە بۆ یەکێک لە ڕووەکانی ئەو کتێبە چکە کتێبەکەی زۆر گشتگیرە ینی هیچێک لە ڕووەکانی بریتێ لە خۆپاک و چاکردن و لە خوانزیک بوونەوە و خزمەتکردنی لایانی ئیمانی و ڕوحی پەروەردەی بوو ئەوەی داناوە بۆ ئەوی داناوە بۆ فەرمودان لەوێدا بگەڕێی چەند زانایانیش بۆێنە العراقی زانایەکی پسپۆڕی بواری فەرمودەناسیە حەدیثەکانی تەخریج کردووە ئەوەی کە بە هەڵبەستراوە بە یاخو بێهێز بێت ئەوە دەری خستوانی کەشی دەرخستووە مەبەستم ئەوەیە کە زێدە ڕۆیی چ لە ڕووی جەستەیەوە چ لە ڕووی تەمەنەوە چ لە ڕووی زانستەوە هەروەها چ لە ڕووی ماڵ و سامانەوە کە تو بێنی ئەوەندە هەستیاربی بۆ وێنە دڵ نچێتە سەر هیچ کەسابەتێک یاخود هەر بە فەقیری و ڕوت و ڕەجاڵی بمێنیەوە بۆ ئاخر دنیا پڕ بۆ لە حرام با بە دنیا پڕ بێ لە حرامیش بای ئەوەندەی کە تۆ لە خۆی حەڵال تیا پەیداکەی هەر دەبێ ئاجا ئەوە زێدە ڕێوەکەی کەم تەرخەمیەکەش ئەوەی کە تۆ گوێ نەدەیە جەستەکەت لە چیدا بەکاردێنی و تەمەنەکە لە چیدا خەرج دەکەی هەمووی هەردوو لای هەیە هەروەها زانیاری چ زۆرە زانیاریەک لە عەقڵ و دڵی خۆتی داوی زانایان دەڵێن وەکو چۆن ئینسان دەبێ بیر بکاتەوە چه خواردنەی دەخاتە گەدەیەوە چونکە دوجار ئەو خواردنەیە دەبێتەوە بە خوێن و جەستەی تۆ لە خواردن دروست دەبێ هەو جەستەکەی تۆ ئەو خواردنەکە دەیخۆی ئەوە تۆ خۆت دروست دەکەی دەبێت چە باش سەرنج بدەی چ شتێک دەخەیە گەدەتەوە پێش ئەوە دەبێت باش سەرنج شتی دەخەیە عەقڵتەوە دوجار زانیاریەکانی تۆ کە پەیدایان دەکەی لە مێشتی خۆدا کۆیان دەکەیەوە ئەوانن کە وێنەکردنەکانی تۆ بۆچوونەکانی تۆ بیرڕاکانی تۆ لەسەر ئەوە هەڵدەچەندرێن هەروەها ماڵ و سامانیش دیسان دەبێ باش دیقەتی تێدا بدەی وەکو چۆن زێدە ڕۆیە پێت وابێ هیچ شتێک حەڵال لە دنیادا نەماوە دیسان کەم تەرخەمیشە کە تۆ پێت وابێ دەرگا لە بەردەمدا کراوەی چۆن کەسابەت دەکەی بکەمی و پارەوە سەرێک بنی نەخێر دەبێ دیقەت بدەی چکە هەر دینارێک کە تۆ پەیدای دەکەی دوو پرسیاری لێ دەکرێن یەکەم چۆنت پەیدا کرد دوو چۆنیشت خەرج کرد بەڵێ جەنابی مامۆستای پرسیارێکم لەسەر ئەو بابەتی زانستە بەڕاستی لۆ دروست بوو ئەویش هەم لەباری زێدە ڕۆیی کردن و کەم تەرخەمی تێداکردن چۆن کەم تەرخەمی تێداکردن لە پەیداکردنی زانست ئەگەر تعبیرەکەم دروست بێ نادروستەوە دەبێ هەوڵی بۆ بدەین لە بەرامبەر هەندێکدا زانستێک کە کاریگەری لەسەر دەوروبەر هەبێ بەبەستم کاریگەری خراپ هەبێ ئەوش قەید و شەرتی لەسەرە بەڵێ تەماشا بکە زانایان دەڵێن هەر شتێک مرۆڤ لەسەری پێویست بێ زانیاری لەبارەی ئەو شتەش لەسەری پێویستە بۆ وێنە مرۆڤ لە دوای تەمەنی 15 ساڵی کە نوێژی بڵێن بەنسبەت کوڕانەوە بەنسبەت کچۆڵانەوە لە تەمەنی 12 و 13دا باڵغ دەبن لە کاتی باڵغبوون و لەسەری پێویست دەبێ خۆی بەڵام لەسەر بابودایکی پێویستە بە گچکەی ڕایان بێنن بۆی کە دوایی دەگاتت تەمەنی باڵغ بوون ئامادە بێ پێشتر ئەزمموی هەیە لە نوێشکردندا و نەک لەوێت ئەو کاتە فێرە نوێش بێت و فێر ڕۆژ و گرتن بێتەوەوانە ئەوە ئەرکی بابودایکیانە ئەگەن ئەرکی خۆی نییە جا زانایان دەڵێن هەر ئەرکێکی شەرعیت بکەوێتە سەر زانیاری لەبارەی ئەنجامدانی ئەو ئەرکە شەرعیەوەش لەسەر تۆ پێویستە ئەبوو حامیدی غەزالی لە کتێبی ئیحیا علومالدیندا لە باسی یەکەمدا باب العلم زۆر بە وردی باسی ئەوە دەکات بۆ وێنە
کەسێک دەوێت حەج بکە دەبێت زانیاری لەبارەی حەجەوە بە تەواوی تۆ وەری بگری بۆی کەچوو بێ بزانین چۆن حەج دەکەی بە بەرچاوڕوونی حەجەکەت بکەیت یاخود کەسێک بازرگانی دەکات دەبێت زانیاری لەبارەی بازرگانیەکەتەوە و چه جۆرە بازرگانیەک دەکەی دەبێت زانیاری شەرعی لەبارەوە پەیداکەی هەروەها کەسێک دەچێت بۆ جەنگ و جیهاد دەبێت زانیاری لەبارەی جەنگ و جیهادەوە زانی حکمەکانی چێت چۆنی دەکەی کێ دوژمنە کێ بۆ ڕەوایە کوشتاری بکەیت کێ بۆت ڕەوانیە هەروەها کۆشت بۆ دێتە پێش هیجرەت دەبێت زانیاری لەبارەی کۆش و هیجرەتەوە پەیداکەی هاوسەرگیری دەبێت زانیاری لەبارەی هاوسەرگیریەوە پەیداکەی کە حەقی ژنەکەت چ دەبێت لەسەر تۆ حەقی تۆ چی دەبێت لەسەر ژنەکەت دەبێت چ ڕەوشتێک دەبێت ئەو چ ڕەوشتێکی هەبێ منداڵ پێیا دەبێت زانیاری لەبارەی منداڵە یەکەم هەرکە لەدایک دەبێت چۆن بانگی بەگوێدا دەدرێ چۆن ناو دەندرێ چۆن مەسەن مەڕە منداڵی بۆ دەکرێت عەقیقە و دوای چۆن بەخێو دەکرێت چۆن پەروەردە دەکرێت چۆن ڕادەهێنرێ حتا کۆتایی هەموو شتەکان دەبێت تۆ هەر ئەرکێکی شەرعیت دەکەوێتە سەر لەسەرت پێویستە زانیاری شەرعی بای ئەوە دەی کە ئەو ئەرکە شەرعی بەشاکی پێ جێبەجێ دەکەی پەیداکەی ئەمە ینی وەکو ڕێک خەتە ڕاستەکەیە ئەمما ئەگەر کەسێک کەم تەرخەمی بکا لەوەدا واتە ئەرکێکی شەرعی کەوتوتە سەرشان بەڵام هیچ زانیاری نییە لەبارەیەوە ئەوە کەم تەرخەمە گوناهبار دەبێ بۆ زانیاریت پەیدا نەکرد لەبارەی ئەنجامدانی ئەوە کە شەرعی تاکو بە ڕێک و ڕاستی ئەنجامی بدەیت جا ئەگەر نوێژە ڕۆژوویە حەج و عومرەیە هاوسەرگیریە مامەڵەیە لەگەڵ دراوسێدا لەگەڵ خزمدا جەنگ و جیهاد هەرچی هەیە زێدە ڕۆیش دەگونجێ لەوەدا هەبێت چۆن کەسێک بێنێ زۆر بە لقوپۆپی شتێکدا بچێتە خوار کە لەسەر حیسابی شتێکی دیکە کە لەسەری واجبە زانیاری لەبارەوە بزانێ یعنی بۆ وێنە هەندێک کەس لەبارەی مەسە قورئان خوێندن بە تاکید لەسەرت پێویستە بای ئەوەندەی کە دەرچەی پیتەکان مەخارج و حروف و هیوشەکان چۆن ئەوە دەکرێن چۆن دەخوێندرێ شوێنی درێژکردنەوەی شوێنی گیرەیە شەدەیە شوێنی مەسەنە ئیخفای ئیقلاب ئەوانە لەسەری پێویستە بیزانێ بۆ کەسێک کە قورئان دەخوێنێ وەرەتیل القورئانە تەرتیلە تەجوید یعنی چاک قورئان خوێندن بەڵام کەسێک بێنە هەموو تەمەنی خۆی تەرخان کە بۆ قورئان خوێندن کەنجی تی دەگەی کەنجی کاری پێ دەکەی کەنجی واقعی پێدەگۆڕی ئەم قورئانە بۆچی هاتووە هەر بۆی هاتووە بەس بیخوێنین حەسەنی بەسڕای ڕەحمەتی خوای لێ بە قسەیەکی جوانی هەیە کە ئەمە زۆر جارەوە بۆ ئەو برا خوشکانەی کە خەریکی قورئان خوێندن و قورئان فێری خەڵکردنن ئەو قسەی حەسەنی بەسڕی لە دووسێ مناسبەتدا بۆ گوتوون دەڵێ ئەنزل الله تعالى كتابه ليعملوا به فاتخذوا تلاوته عملا خوا کتێبی خۆی ناردووە تاکو کاری پێ بکەن کەچی ئەوان خوێندنەوەکەیان کردو بە کاری خۆیان بەس دەیخوێندنەوە کە من بیستومە هیوا هەیە تەوا لەگەڵ ڕێزم بۆ هەمووانی قورئان جوان دەخوێن و باشی دەخوێن و خوا پاداشیان داتەوە بەس بیستومە هیوا هەیە کە قورئان باش دەخوێنی و ئەوانە بەڵام دەربەست نییە بۆ لەکوێی دەخوێنێ بۆ کێی دەخوێنێ و دوایی دەربەستیش نییە کە ئینتیمای سیاسی فکری ڕووی لەکوێیە قورئان کە دەیخوێنی بەکاری پێ بکەی جا لە هەندێک لە فەرمایشتەکانی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم کە فەرموویەتی کەسانێک دێن بە هاوڵانی فەرمووە کەسانێک دێن قورئان دەخوێنن یقیمونەه کەلقدحی وەکو چۆن تیر پێشەوەی نوکەکەی لێ بەستەی قدحی پێ دەڵێن ئەو ڕێک و ڕاست دەیخوێنن بەڵام يتعجلونه ولا يتأجلونه لێ بەپەلەن لێ بەهرەمەند بن لە دنیادا و چاوەڕێی پاداشتی قیامەتی ناکەن کەسابەتی پێ دەکەن وەکو میهنەیەک پێی دەژیان گوێ لێ ژیانەکەم ئەوە زێدە ڕوویە باشە کاکە تو وەرە قورئان چاک بخوێنە بە ئەندازەی خۆی بەڵام خوای پەروەردگار تەنیا قورئان خوێنی سەر ئێمە پێویست نەکردووە
فەرموویەتی وەڕەتیل القورآن تەرتیلە، بەڵام فەرمووشێتی کتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. ئەمە کتێبێک کە پڕپیت و پێز و بەرهەمدارە دامان بەزاند و تاکو لە ئاەتەکانی ورد بنەوە بۆی خاوەن عەقڵان پەندی لێوەربگرن. من کتێبێکم هەیە بە ناوی چۆن لە خزمەت قورئان دابین. لێوەدا باسم کردووە کە دەبێت بە 7 هەنگاو مامەڵە لەگەڵ قورئاندا بکەین. پێش هەموو شتێک تەئەدوب و تەعظیم، ئەدەب و ڕێزمان هەبێ و بەمەزنی بگرین ئەو فەرمایشتی خوایە سوبحانە وتەعالا. ئەمجا دوای خوێندنەوە گوێ لێگرتنی و دوای پەندێ وەرگرتنی و دوای کۆتا هەنگاو الئیصلاح والتەحکیم. ئەم قورئانە دەبێت چاکسازی پێ بکەین و دەبێت حکمڕانی بکەین لە ژیانی کۆمەلگاکەماندا. بە هەموو خۆراغەکاندا دەبێت لە خزمەت قورئاندا بین. مەبەستم ئەوەیە کە بەڵێ جارێ وا دەگونجێ زیێدە ڕۆی بکرێ بۆ وێنە کەسێک دەیەوێت لە ڕووی جوغرافیەوە زانستی جوغرافیە باش بزانە گۆی زەوی چۆنە، وڵاتەکان چەند وڵاتن، چۆن و چین و باشە، بەڵام نەک بێنی ئەوەندە خەریکی زانستی جوغرافیابی هیچ لە مێژوو نەزانی، هیچ لە شتێککە نەزانی، هیچ لە شتێککە نەزانی، یا مەسەلەن زانیاری مێژوو باش با زانیاری مێژوو بزانی، بەڵام لەسەر حیسابی شتەکانی دیکە نەبێ. بە تایبەت یەکەمین زانست کە ئینسان لەسەری فەرزە پەیدایکە ئەوەیە کە چۆن ئەرکە شەرعەکانی جێبەجێکە. ئەم زانیاری نەقڵی، زانیاری وەحی. ئەمجا دوایە مرۆڤ دەبێت بزانێت لە چه ژینگەیەکدا دەژیە، هەم لە ڕووی جوغرافیەوە، لە ڕووی مێژوویەوە، لە ڕووی واقعی ئێستا و لە ڕووی واقعی سیاسیەوە، واقعی فیکریەوە، بزانێت دنیا چی تێدا چۆنە. ئەو بەتاکید ئەوەش هەمووی پێویستە. هەروەها لە ڕووی فیزیایی و گەردون ناسیەوە بزانیم ئەم کەون و کائینات و گەردونە چۆنە، بە پێوە کە زانست پێی دەگا. نەک داماوی وامان هەیە، فەقیر حاڵی وامان هەیە، باسی دین بۆ خەڵکی دەکا، ئێستاش لەگەڵای دەڵێ زەوی هەر تەختە، کە ئەوە بۆ خۆی لە ئەلیفوبیەی لە بەڵگەنەویستەکانی زانستی گەردون ناسیە کە زەوی ئێمە مەیلە هێلکەی هەڵکەوتووە. یعنی مەبەستەوە کابرا دەبێت شتێک بزانی لە گەردون ناسی، لە فیزیا، لە کیمیا، شتێک بزانی لە دەروونزانی، لە کۆمەڵناسی، لە مێژوو، بۆی تۆ بزانی هەڵسوکەوتێکی ڕاست و دروست لەگەڵ دەوروبەر و خەڵکەکەتدا بکەی. بەڵێ مامۆستا ژیان، لە کتێبی ڕێگەی ساڵح بوون و بەرەخواسوون لەبێت بابەتێک هەیە، زۆر جاران بابەتەکانی خۆم دەجێڕنەوە لە بۆ تەزکیە بوون. بەڵێ چکە بەڕاستی موسڵمانێتی ڕاست و ساغ وەک باست کرد بەشێکی پەیوەستە بە دڵ و تەزکیە. لەوێ باس کردووە تەمەەن بە زایەنەدان و کۆنتترۆلکردنی ئەندامەکان بۆ بەکارهێنانیان لە چاکە و پاراستنیان لە خراپە بەهێزترین دەستە بەرکرد ضامنی نەفس تەزکیە بوون و بەرەخواچوونە. بەڵێ ڕاستە. بەڵێ ینی هەر کەسێک نەتوانێت خۆی کۆنتترۆل بکە، نەتوانێت ئەندامەکانی خۆی ژێرباری شەرع بکە، ینی وان لێ بکە کە لە خەتی شەرع دەرنەچن، ئەو بچێ بەرێ و شەرع نەک شەرع. بەڵێ دەبێت خۆت ژێرباری شەرعەکەی و دەبێ ئاگاد لە کاتەکانی تەمەنت بێ، نەک هەر ئاگاد لە ئەوەی کە ئاگای لە چرکەکانی نەبێ دەقە و خولەکەکانیشی بۆ ناپارێزرێن، ئەوەی ئاگای لە دەقەکان نەبێ سەعاتەکان و ئەوی سەعاتەکان نەپارێزێ ڕۆژەکان و هەروە تەمەنیش تەمەن هەمووی لەوە پێک دێ. بەڵێ بەبێ ئەوە کە ئینسان چاودێریێکی چڕ لەسەر خۆی دابنێ. جاری وە نەخۆش کە زۆر نەخۆش دەڵن ژێر چاودێری چڕدایە، العنایە المرەکەزە. دەبێت مرۆڤ هەمیشە چاودێری چڕ لەسەر خۆی دابنێ، چونکە ئەگەر لە خۆت وریا نەبی لە فەرمایشتێکی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم إن العبد ليتكلم بالكلمة في سخط الله. جاری وە بەندە قسەیەک دەکات لە تووڕەکردنی خوادا، لە تووڕەی خوادا کە خوا پێی ناخۆشە، وەکو لە حەوت تەبەقەی ئاسمان بێتە حەوت تەبەقەی زەوی، هێندە پێی نزم دەبێتەوە. جاری واشەیە بەندە قسەیەک دەکات لە ڕەضامەندی خوادا، گوێشی پێنادا، بەڵام لە شەرعدایە قسەکەی، وەکو لە زەویەوە بچێ بۆ حەوت تەبەقەی ئاسمان هێندە پێ بەرز دەبێتەوە. کەواتە ئینسان دەبێت لە خۆی وریا بێ بەنسبەت هەڵسوکەوتەکانی دیکەش و هەروایە. يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. خوا خیانەتی چاوەکان دەبینێ و ئەوەی کە سینەکان دەیشارنەوە. لە سیرەی پێغەمبەر داهاتووە صلی الله عليه وسلم کە
یەکێک لەوانەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گلەی لێ هەبووە لە کاتی ئازادکردنی مەکەدا دێ موسڵمان دەبێ یاخود دێت پەشیمان دەبێتەوە پەشیمانی دەردەبڕێ پێغەمبەری سۆسەم هیچ ناڵێ تا دووسێ جاران هیچ ناڵێ دوایی دەست دەبا دوایی دەفەرمێ ئەوە یەکێکتان تێدا نەبوو لە گەردنی بدا دیارە خوێن قەرزدار بووە هیچێک لە هاوڵان دەڵی پێغەمبەر سۆسەم هەتی لە چاوێکت دابینێ دەفەرمێ پێغەمبەر نابێ خیانەت الئەعیونی هەبێ بە چاویش نابێ خیانەتکار نابێت دە بۆ خۆتان فکرتان پێ بشێ کە من هەر وەڵامم نەدایەوە مانە هی ئەوە نییە کە پەشیمانیەکەی لێ وەربگیرێت بە خوێن قەرزدارە بە خوێن قەرزداری ئیسلام و مسڵمانان مەبەستمەوەی کە جارێوات بە سەرنجی چاو جارێک دەڵێ دایکمان عائیشە الصدیقة بنت الصدیق ئەو ئافرەتە بەرز و بەڕێزە دایکی بڕواداران دەڵێ باسی یەکێک لە هاوسەرانی بەڕێزی پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وسەلام بەدەست ئاماژەی بۆ کرد لەما بێ سەفیە بووە خوا لێ هەمویان ڕازی بێ ئاویش هەوێ بوون و هەستی غەیرە و هەوێداریان پێکەوە بووە دڵ بەدەست ئاماژەی بۆ کرد کە باڵای کورتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی کەلیمەیەکت گوت ئەگەر لە تێکەڵ بە ئاوی دەریاکان بکرێ هەمویان بۆ گەندەکە کەلیمەکەشی هەروە ئاماژەی کرد کەنی بە باڵای کورتە هەر ئەوەندە مەبەستمەوەیە ئینسان دەبێت لە خۆی وریابێ لە حڕەکە و زموجۆڵی لە قسە و گفتاری لە سەرنجەکانی بەڵکو لە بیر و خولیا و خەیاڵی ئێمە لە ئاڵلقەی پێشووتردا باسمان کرد کە ئەوەی دەبێتە کانگا بۆ چاکە و بۆ خراپە دڵ و دەروونە لێرەوە نیەتی چاکە و نیەتی خراپە دێت لێرەوە لە دڵ و دەروونەوە مرۆڤ بڕیار دەدا چاکە بکە یان خراپە بکە بۆیە لەسەر ئەو عەزم و جەزم و نیەت و بڕیارە بە تاکید لێپرسینەوەیان لێپرسینەوەی لەسرە بەڵام شتێک کە بە دڵت دادێ بەبێ ئەوەی کە دڵتی لەسەر بچەسپێنی ئەوە لە توانادانیە بۆی خی پرگار خەڵکی پێ ئەرگدار نەکردووە لا يكلف الله نفسا إلا وسعها وسع ئەوەی کە لە توانای ئینساندا هەیە خوا هیچ کەس ئەرگدار ناکەم مەگەر بەوەی لە توانایدا هەیە تۆ لە تواناتدا نیە نێڵی هیچ شتێکی غایلەیەکی خراپ بەسەر دڵتا بێت بۆیە پێی ئەرگدار نەکراوی بەڵێ مامۆستا لە بابەتی چەند دەقێکی شەریعەت وەک بەڵگە لە سەم بابەتە لە سەرەتای بەرنامەکە باست کرد کە خۆشەویست سەلی الله علیه وسلم ئەو چوار پرسیارەی کە لە ڕۆژی دوایی لە موسڵمانی دەکرێت ئەگەر شتێک لەسەر ئەم بابەتە هەیە تەنها یەک پرسیارم مایە کە دەقی شەریعەت لەسەر بابەتی پاراستنی تەمەن و جەستە و زانست و ماڵ و سامان بەڵێ لە بیدایەتی بەرنامەکە هێنات کە بەرنامەکەش لەسەر فەرموودەی وڵات دەتوانین فەرمایشتێکی دیکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بێنی هەرچەند لە ڕووی سەنەدەکەیەوە تۆ دەزانیان مشتومڕ و ڕازیاییان هەیە بەڵام معناکەی ڕێک و ڕاستە کە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت والعاجز من أتبع نفسه هواها وتمنى على الله الأمانية ئەمە لە سونەندا هاتووە وەزانایان هەندیشان سەنەدەکەیان بەڕاست دانا و هەندیشان سەنەدەکەیان بە بێهێز دانا و بەڵام گرنگەوەیە معناکەی ڕێک و ڕاستە دەفەرمێ عاقڵ و تێگەیشتوو کەسێکە لێپرسینەوە لەگەڵ خۆیدا دەکا و بۆ دوای مەرگ و مردنی کار دەکا واتە بیر لە قیامەت دەکاتەوە دەستە پاچە یاخود نەفام و کەودەن کەسێکە نەفسی دەخاتە شوێن ئارەزوەکانی و خۆزگەشت لەسەر خوا دەخوازێ خۆزگان دەخوازێ خوا بەڕەحمە خوای تاعالا کەڕەمی زۆرە خوا لێمان خۆش دەبێ بەهەشتی خوا زۆر فراوانە بەبێ کردەوە بەبێ کردەوە ئەمە کەودەن و نەفام و دەستە پاچەیە کەواتە مرۆڤی عاقڵ ئەوەیە کە هەمیشە دەبێ لەگەڵ خۆی دە لێ پرسینەوە بکە یەکێک لە مابی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ حەسەنی بەسڕایی دەڵێ ئینسانی ئیماندار گوناحێکی گچکەش بێ وارەزانی کێوێکە بەسەر سەریەوە بەڵام منافق گوناحی گەورەش وەزانی مێشە بەلالوجیدا دەڕوا بە ئەندازەیە کە تۆ ئیمانت مەحکەمە و خوا بە بەرز و مەزن دەزانی گوناح و سەرپێچیەکان لە لای تۆ گەورە دەنوێنن و بە ئەندازەیەوە کە زۆر یان لە خوانی زیکنی یاخود بەرزی و مەزنی خوای پەروەردگار لە لای تۆ زۆر نییە مقامی بەرزی خوای پەروەردگار با دەرک نەکردووە بە ئەندازەیەوە تۆ گوناحەکان بەشتی هاکەزایی و ڕۆتینی تەماشا دەکەیت. بەڵێ بەرنامەکەم تەواو بوو وەک شتێکی خۆش زۆر جاران جەنابی مامۆستا دەگەی کەسێک کە زیاد لە پێویست کێشی هەیە
لە سنووری ئەدەب پێی دەڵێ کە کەمێکی دابەزێنەوە مەبەستم لە پاراستنی جەستەیە بەڵێ ڕاستە زۆر لە خەبی ئەو کەسانە دایکە وڵا من ڕاستە مامۆستا محەممەد جاری وای لەوانێ زیێدە ڕۆیش بکەم لەو ڕۆوەکە لە دڵسۆزی دڵسۆزی گومانی تێدانێ و من بەڵام لەخوا بە زیاد بێ زۆر لەوانەیە کە زۆر باریان قورس بووە پێم گوتون دوای خۆیان دابەزاندووە دەڵێن مامۆستا یاڕەبی خوا بەداشت داتەوە زۆر قازانجمان کرد ڕەفیقێکمان هەیە لەو بەیندا بینیمەوە وتی مامۆستا تا ئێستا 60 کیلۆم دابەزاندووە یەکێکی دیکەمان هەیە گوتی مامۆستا تا ئێستا 30 و یا 40 کیلۆم دابەزاند متابعیان دەکەی و یان خۆیان خۆیان نەوەڵە خۆیان ئەمن هەر یەک جار پێ دەڵێم جاری دوزار پێ دەڵم بۆ چونکە من دەزانم قەڵەبی و کێشی زیاد هەر ئەوە نیە دیکۆری تێکدا لە نێوە وێرانی دەکا قەڵەوی هۆکارە بۆ شەکرە بۆ زەخت بۆ جەڵتە و جیرانی دەمارەکانی خوێن بۆ زۆر شت بارە لەسەر جومگەکان هیواهەیە دێ بۆ لام دەڵە مامۆستا من سەوەفانم هەیە من ئەوم هەیە دەڵم چەند کیلۆ زیادە وڵات 30 کیلۆم زیادە دەڵم خەرخوا جەستەی تۆی خوڵقاندووە 70 کیلۆ لێبارکە تۆ 100 لێبار کردو کاک هەموو دەبێت کۆڵێکی 30 کیلۆیت بە کۆڵەوەیە چۆن جومگەکانت تووشی ناڕەحەتی نابن و من زۆر لەوانە کە دەبینم دەڵم مامۆستا ئێستا ئیسراحەتم کردووە بەڵێ ڕاستە من ئەوەش حەقی لە پاراستنی جەستە وێ ڕایەوە کە لە گوناحانی دەپارێزی لەوەش کە باری زیادی لێبارکەی لەوەش دەبی پارێزی کە ئەوەش هەمووشی زیێدەڕۆی لە خواردندا زیێدەڕۆی لە خواردندا و مەسرفێکی زیادەیە و پاشان هەر کۆڵی خۆشت قرس دەکەی باری خۆت گران دەکەی ئەوە نییە بڵێ قووەت بێت بەڵکو زوعفە و بێهێزیە ڕاستە ئەوەش هەر جۆرێکە لە پاراستنی جەستە کە وەکچۆن لە گوناحانی دەپارێزی لە زۆرخۆری و لەوانەش بیپارێزی و دوایش ئەوە بەسەرت دادەشتێتەوە بە زۆر خەوتن تەمبەڵبوون نەتوانین کار نەکردن و کۆمەڵە دەرد و نەخۆشی جەنابی مامۆستا عەلی باپیرزانە و بیرمەند خوای گەورە بە باشترین شێوە پاداش بداتەوە سوپاس پاداشتی ئێوەشداتەوە و سەلامەت بی سوپاس دەکەم زۆر سوپاس بۆیە بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه